ئەم کاتتان باش. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور لە خزمەتتانداین و بەشێکی تر لە بەرنامەی پێشکەشتانەکەین لەسەر یەکێک لە تەوەرە گرنگەکانی ڕۆژ. هەروەکە ئاگادارن ڕۆحانی سەرۆکۆماری جمهوری ئیسلامی دوێنێ لە باسەکانی خۆیدا ئاماژەیەکی بە جێبەجێکردنی قانون کرد لە ئێراندا و ئەبێ دەستگاکانی حکوومەت و بەتایبەتی دەستگای نیروی انتزامی پەیڕەوی لە قانون بکات و جێبەجێکاری قانون بێت. بۆیە لەگەڵ بەڕێز ئەمینی سۆرخابی کارشناسی ئەرشەدی علومی سیاسی هاوڕێتانە بین و ئەم بەرنامەی پێشکەشتانەکەین. کاک ئەمینی سۆرخابی بەخێربی. زۆر سپاس، سڵامەیە بۆ ئێوە بینەرانتە. کاک ئەمین، کە بەرپرسانی جمهوری ئیسلامی باسی قانونەکەن پێم خۆشە وەکو سەرەتا ئەگەر ئاماژەیەک بەوە بکەی مەبەستیان چه قانونێکە چه قانونێک ئەبێت لە ئێراندا پەیڕەوی بکرێت و جێبەجێ بکرێت؟ بەڵێ دیارە ئەم بەحسە بەحسێکی تازە نییە، هەر لە کۆنۆ ینی لە سەرەتای دروستبوونی ئەو نیمە دەوڵەتە مۆدەرنەکە لە دەورەی ڕەزاخان بەمداوە دەستی پێکردا. هەمیشە کەسانێک بوون کە باسییان لە جێبەجێکردنی قانون کردە و هەمیشەی لایەنێکی بەرامبەر ئەو بووە کە پێشێلکاری ئەو یاسا و ڕێسا بووە و دیارە منزوریان لە قانون زۆرتر قانونی ئەساسیە، ینی یاسای بنەڕەتی یا دەستوری ئەو وڵاتەیە کە لایەنێک بەردەوام لەسەر و بڕوا بووە کە پێشێل کرا یان خود بەعزێک ئاین نامە و بەخشنامەهای داخەڵیە کە حاڵەتی ئیجرایی هەیە بۆ نەهاتهای جۆرا و جۆر یان نەهاتهای زیر مەجموعەی ئەو ئۆرگانانە کە ڕەبتی هەیە بە دەوڵەت یان نیەتی. نین لە ڕاستیە ئەو قسانەی دوێنەی حەسەن ڕوحانیش زۆرتر ئاماژەیە بە جێبەجێکردنی بەعزێ مادە لە قانونی ئەساسیە کە ئەو هەست دەکات جێبەجێ ناکرێت، بەڵام وە کەسانێکن کە پێشێلیەکەن و دیارە ئەو قسە بەرامبەر بە نەهادرێکە کاک کە جێبەجێکاری ئەو قانونەیە. کاک ئەمین، ئایا ئەم قانونەی جمهوری ئیسلامی کە لە ساڵی 57 نووسراوە 57 هەتاوی تا چه ڕادەیەک ئیمکانی ئەوەی هەیە کە جێبەجێ بکرێت؟ ئایا چون بڕێک لە کارناسانی قانونی ڕایان وایە کە ئەم قانونانە بڕێک لە مادەکانی پێشێلی مادەی ترەکە یان نەقزی مادەیەکی ترەکە، ڕای ئێوە چۆنە لەسەر مەوزوعە؟ بەڵێ ئێمە زانین کە ئەو قانون ئەساسیە کە لە ساڵ 1357 بمداوە ینی سەروبەندی شۆڕشی 57 لە ئێرانە نووسرا ئەگەر دقیق بڵێم لە 58 تا تەسویب ئەکرێت. ئەم قانونە بازێن مواد قانون بێزگەلەوە ئەو قسانی ڕۆحانی دوێ کە ئاماژە بووە بە ئەمری بە معروف و نەهی لە مونکەر زیاتر، بەڵام ئێمە زانین کە بەعزێک نەک یەک قانون بەڵکو چەندین مادە قانونی هەیە لەو یاسا کە تا ئیسەیش جێبەجێ نەکرا. بۆ نمونە ئەسڵی 15 ئەسڵی 90 ئەسڵی سەودا، ینی زۆربەی ئەسڵەکانی تریش بێجگەلەوە کە پارادۆکسیان هەیە بە یەک بە نسبەت یەکەوە تەنانەت جێبەجێش نەکرا. لە ڕاستیە بنەستەکەم ئەمە جۆرێک پرۆپاگەندەیە بۆ هەڵبژاردنەکانی مەجلس کە لەیسۆ لایەنە بە جۆرەکان خەریکم خۆیانی بۆ ئامادەکەن. کاک ئەمین، ئەم قسەی ڕۆحانیە کە دوێنێ لە کۆبوونەوەی پلەبەرزەکانی نیروی انتزامی باسی کردووە، باسی جێبەجێکردنی قانون و ئەوەی کە خەریکە باسیەوە کە ئاڵێ پۆلیس نابێ جێبەجێکار یان مجری شەریعەت بێ، بەڵکو ئەبێ جێبەجێکاری قانونی ئەساسی بێ. ئەم قسەیە ئایا تەناقوزی لەگەڵ قانونی ئەساسی جمهوری ئیسلامیە نییە؟ هەرو جۆرەی کە لە قانونە هاتووە سەرچاوەی هەموو قانونەکانی جمهوری ئیسلامی مادە بە مادەی ئەبێ شەریعەتی ئیسلام بێ؟ زانی بە هەر حاڵ ئەو قانون ئەساسیە کە
وەختی خۆی نووسراوە بە هەر شێوەیەک بە تەسویبیان گەیاندە زۆربەی مەبنادانی کەم سووریەکانی یا ئەو مادانە کە زۆرتر لەگەڵ هاوڵاتیانە سەر و ینی سەرکە لە هەیە زۆرتر لە مەذهبێکی تایبەتی دوانزە ئیمامی شیعی ئیسلامی وەرگیرا بەڵام بەشێکی زۆری لە هینی حقوقی مەدەنیەکەی هەڵگری حقوقی مەدەنی غەربیە ینی ئەوان هاتن تێکەڵ کێشێکیان کردەوە منزوری قسەکەم ئەوەیە کە فەقی ئیسلامی خۆی لەوانەیە لەو ئاسان نییە ینی ئەو دەوڵەمەنی پویایەتیان نییە کە بیکەی بە وەزەی ئیسا بیکەی بە قانونی ئەساسی بەڵام لە هەر حاڵە ئەوە تەنیا ئەو مادە قانونیە نییە لەسەر ئەمری بمعروف و نەهی لە منکەر کە دوێکە حەسەن ڕوحانی باسی کردە زۆربەی ئەسڵەکانی تریش هیچ هەر معلق ماوە هەر جێبەجێ نەکرا بەڵام ئەو قسەی ڕوحانی لە ڕاستیە دروسە کە هەڵێ نیروی انتزامی مجری قانونی ئەساسیە ئەم قسەیەکی غەڵەت نییە بەڵام ئەمە تەنیا بەڵکو تۆ مثلەن سپای پاسداران یان نەهادهای موازیترین نظامیت هەیە کە معلوم نییە ئەمانە چکارن بەپێی خۆ من لەسەر ئەوەیە پێم وابێ کە جدیەتێکی ئەوتۆیتیان نییە و زۆرتر هەوڵێکە بۆ گەرمکردنی تەنووری انتخاباتی مەجلس و چون حەسەن ڕوحانی هەوڵی ئەوەیە کە مخاتبەکان و ئەو هەوادارانەکە لەسەر شانی ئەوان ڕێی هاوەرد لە دەستی زۆرتر قشتی جوان و ویتەبڵی متەوەسط و بەتایبەت جەمعیەتی ژنانە کە بەتایبەت لە شارە گەورەکان کاک ئەمین ئەلۆ ئافوگە یەک لازە دەنگە نەما بۆیە ناوتانمێنە کاک ئەمین باشە ئەگەر تۆزێک ورد ببینەوە لە ئەو قسانەی ڕۆحانی چون مەبەستی بەرنامەکەیش هەر زۆرتر لەسەرەوە بووە لە شوێنێکە ئاماژە بەوە کاکە خەڵک و مردمی ئێران لە بەرامبەری قانونا هەموو یەکسان وەکو یەکە بێت چاوی لێ بکرێ و لە قانونیشە هەر بۆ زۆرە یەکسان هاتوون لە ڕاستیە وایە لە قانونی ئەساسیە خەڵکی ئێران هەمووی بە یەک چاو سەیرەکرێ نەخێر هەموو ئینسانی وەکو یەک هەموو ئینسانی وەکو یەک چاوی لێ ناکرێت لە مادەیەکی قانون ئەساسیە هەیە کە تەنیا کەسێک کە توانێت کە ببێ بە خۆی کاریت بکە بۆ سەرۆکۆماری یان ببێت بە سەرۆکۆماری ئێران کە شیعە بێت دوانزە ئیمامی بێت پیاو بێت و ئەمە خۆی گەورەترین نەقزی مشخص و ئاشکرای حقوقی بەرابەری هاوڵاتیانە کەواتە هەموو کەس بەرابەر نەمە قسەیەکە کە وەختی خۆی خاتەمیش ئەی کرد ئەوان ئەیانەوێت لەسەر ئەم قانون ئەساسیە یعنی تەفاسیری خۆیان بکەن و مرجع و نقطەی عازیمەتیشیان لە قانون ئەساسیە کە هیچ دموکراتیکی نییە حەسن کە ئەوەی جێبەجێ نابێت لە ڕاستیە وان نییە حقوقی شەروەندان بەرابەر نییە لەوێ ئەوە یەکێک لە نمونەکانی بوو کە عازم کردی نمونەهای تری مەسەلەن مەجلسی خەبرەگانە کە نادەموکراتیکە وجودی مەجلسی خەبرەگان وجودی شورای نگهبان نادەموکراتیکە وجودی سپای پاسداران نادەموکراتیکە یعنی معلوم نییە ئەمە بالاخره ئەرتەشە دەستگای ڕێسامی گونجێت و دوای ئەوەی تووزبوونی ئەو نەهادەمەوەزیانان کە لە وجە بەسیجی ینی قسێ بۆ بەرابوونی کاک ئەمین هەروەکەیەوە ئاماژەتان پێکرد لەسەر ئەوانەی کە لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیدا بە جۆرێک دوو چاوەکیەکرێ بە یەکچاو سێری خەڵک ناکرێ بە گشتی
هەر کەسێک و لە قانونی ئەساسی ئێراندا شوێنێکی هەیە ینی جیاوازیەک هەیە بەڵام ئەی لە پراکتیک و لە کردەوەدا چۆنە ئایا هەر ئەو قانونەش کە بە تەسویبی مەجلسی خۆبرگان و مەجلسی شۆرای ئیسلامی وانە گەیشتۆ دواییشە ڕەهبەری ئەو کاتی جمهوری ئیسلامی ئیمزای لەسەر کردووە ئەوە تا چه ڕادەیەک جێبەجێیەکرێت لە ڕاستیە زۆربەی موادی قانونی یاسای بنەڕەتی یا قانون ئەساسی جێبەجێ ناکرێت یا بە تەفاسیرێکی جیاواز و جێبەجێ و یان ئەگەر جێبەجێش بکرێت زۆر ناتەوا و ناقص جێبەجێکرا نمونە زۆرە بۆ ئەوە و نمونە هەر لە خودی وەزایفی مەجلسی خبرەگانەوە کە بە هیچ شێوەیەک جێبەجێ ناکرێت بۆ نمونە مەسەلەن ئەسڵی پانزەی قانون ئەساسی جێبەجێ ناکرێت سەودا وە زۆربەی ئوسولی قانونی ئەساسی تایسەیش جێبەجێ ناکرێت و بە تەفسیرهایەکی ترۆ جێبەجێکرێت و هەر دەوڵەتێک یان هەر حکوومەتێک لەم ماوەی سی ئەو ساڵا کە هاتەتە سەرکار هەر کامێکیان بە تەفسیرێکی تایبەت و جێبەجێیان کردووە وەلاقا مەرجایەکی متقن و مەرجایەکی قانونی و مەرجایەکی باوەڕ پێکراویش نییە کە نەزارەت کات بەسەر موادی قانونی ئەساسیە باش نمونە زۆر بووە کەسانێکە لە مەجلسی بەناو مەجلسی شورای ئیسلامیە هەن و نوێنەری خەڵکن زۆربەی ئەو کەسانێکن کە بەڕاستیانی لەباری خوێندن و نووسین و سەوادەوە یان لەو ئاستێشان نەبوون کە تەسەلوتیان بووە بە سەرەتایی ترین شت ئەوەیە کە قانونی ئەساسی ئەو مەملەکەتە بزانن ئەمەش خۆی بەشێکی ترە لە قەزیەکە باشە وەکو دوایین پرسیار کاکەمین ئەم کێشەیە کە ئێستا لە دەورەی ڕوحانیە باسی ئەکرێ و داواکە لە نیروی انتزامی کە ڕەچاوی قانون بکەن هەرو جۆرێک ئێوەش ئاماژەتان پێکرد کە خەریکە بە جۆرێک ئاماژە بە ئەوانەیەکە کە خۆڕزک بڕێک کارەکەن بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ ئەوە ناگەڕێتەوە هەم ئەو هەم لە دەورەی ئەحمەدی نژاد و هەم پێشتریش لە دەورەی خاتەمی ئەم کێشەمانە هەر هەبووە لە ئێراندا و ڕەچاوی قانونیان نەکردو ئایا ئەمە شتێکە کە خۆڕسکە ینی کەسانێک لە نێو نیروی انتزامی یان سپا یان ئەرتەش کەسانێکن کە خۆڕست کارێکەکەن یا کێشەکە بۆەوە ئەگەڕێتەوە کە ئەم هێزانە لە ژێر دەسەڵاتی سەرۆک کۆماردانین و پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ ڕەهبەری کۆماری ئیسلامی هەیە بەڵێ دەقیقاً ئەو قسە ئەو لە ڕاستیا دوو منزوری هەیە یەکێکی ئەوەیە کە نیروی انتزامی داوت بکات کە بەپێی قانون هەڵسو کەوت بکات و لەگەڵ خەڵکا بەرخۆرد بکات یەکێکی تریش بەرامبەر بەو کەسانەیە کە بە شێوەی خۆڕسک و سەرخۆت بە قەولی خۆیان عوامڵی سەرخۆت عوامڵی فشار ئەوانە بخاتە پەراوێزەوە کاری ئەوانە بکات بە کارێکی غەیرە قانونی و کارێکی دژایەتی قانونی ئەساسی بەڕاستیە ڕوحانی منزوری زۆرتر ئەوە بووە کە نیروی انتزامی داوت بکات بە ئیجرای قانون و بە هەر شتێکە لە دەروی قانون کە تەنانەت ئەو ئێژەر کە باسی لەوە کردە کە قورئانیش منبع نییە یعنی مەرجع نییە بۆ نیروی انتزامی فقط قانونە زۆرتر منزوری ئەوەیە کە دەست لایەنەکانی تر ببڕێت لە نیروی انتزامی بەڵام هەروە کە خۆشت ئاماژت پێ کرد نیروی انتزامی نەهادێک نییە کە لەلایەن شخصی رئيسي قوى مجريان رئيس جمهور وانتخاب كرت رئيسي نیروی انتزامی لەلایەن ڕەهبەری جمهوری ئیسلامی وانتخاب کرد بەڵام بەستگی هەیە بە ئێرادەی شخصی ڕەهبەر و کە چەندێک بەو شخصە ئیجازە بات کرد لە چوارچێوەی فەرامینی رئیسی جمهورە یان سەرۆک کۆمارە هەڵسو کەوت بکات کاکەمین دەستخۆشیت لێکم بۆ بەشداری لەم بەرنمەیە و داوای لە بردننیش لە هەم لە جەناب و هەم لە بینەرانی خۆشەویستەکەم کە بڕێک کێشەی دەنگمان هەبوو مەمنونم سپاس بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور بەم جۆرەش هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئاور و شیکردنەوەیەک بوو لەسەر ئەو قسانەی دوێنێی حەسەن ڕوحانی هەرو جۆرەیە کە لەگەڵ میوانی خۆشەویستی بەرنامە کاک ئەمینی سورخابی تاوتوێمان کرد و ئاورێکمان لێدایەوە هەتا بەرنمەیەکی دیکە و
کاتێکی دیکە ماڵاوە.